بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت پێی زانکۆ و پەیمانگەکان تاکە شوێنیت بۆ ئەپدێت بوون و بەردەوام بەدواداچوون بە دوای زانست و زانیاریدا بەڵکو لە ناو تاوەری تەندروستی سمارتژە هاوشێوەی زانکۆ و پەیمانگەکان بەڵکو زیاتریش و پەرە دراوە بە خوێندن و خوێندنەوە و بەردەوامبوون بە دوای زانستدا. جیاکەرەوەی بنچینەیی لە نێوان کاری پزیشکی و پیشەکانی دیکەدا بریتیە لە بەردەوام نێبوونەوەی زانیاریەکان. بۆ واتایەکی دیکە ئەگەر چارەسەرێکی پزیشکی تا ئێستا باشترین چارەسەر بێت، لەوانەیە 10 ساڵی دیکە بە کارێکی زانستی دانەنرێت ئەگەر بۆ نەخۆشێک ئەنجام بدرێت. ئەمەش لەبەرەوەیە بەردەوام چارەسەری باشتر و ڕێگەی دروستتر دەدۆزرێتەوە لە زانستی پزیشکیدا. بۆیە پیشەوەرە پزیشکیەکان بەردەوام پێویستیان بە خوێندنەوە و هەوڵدانە. بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت هەر لە سەرەتای دروستبوونیەوە باوەڕی وابووە کە پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری زانستی تەندروستیانە پێویستی بە بەردەوام نیێبوونەوە و خوێندنەوە هەیە لە ڕێی بەکارهێنانی سەرچاوە زانستی جیهانیەکانەوە. تاوەری تەندروستی سمارت هەرزوو ئەم ڕاستی تێگەیشت. بۆیە پێویستی کردووە لەسەر پزیشکان و پەرستاران و کارمەندان کە بە شێوەیەکی بەردەوام بخوێنەوە و زانیاریەکانیان نوێ بکەنەوە بۆ ئەوەی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن. لەم میانێشدا بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت بابەتی تایبەتی بۆ پەرستارانی داناوە و تاقیکردنەوەی وەرزی تێدا ئەنجام دەدات. هاندانی تایبەتی بۆ سەرکەوتوان تەرخان کردووە. تەنها لە ساڵی 2021 4 تاقیکردنەوە ئەنجام دراوە. بە دوایەوەی تاوەری تەندروستی سمارت لە ساڵی ڕابردوودا توانی لە ئەزمونێکی سەرکەوتوانەدا بۆ ماوەی 4 جار پەرستارانی ناو تاوەرەکە هەڵبسەنگێنێ و تاقیکردنەوەیان پێ بکات لەسەر کۆمەڵێ منهەجی دیاریکرا و پێگەشت و کە لەلایەن کەسانی پسپۆڕە دانرابوو. لە دوایەوە ئەزمونە سەرکەوتووە لە ئێستادا تاوەری تەندروستی سمارت پلانی هەیە بۆ سەرجەم بەشە زانستیەکانی تر منهەج و پرۆگرامی تایبەت دابنێت. بیژن عادل حەمید لە تاوەری تەندروستی سمارت. زۆر سپاسی بەشی زانستی تاوەری تەندروستی سمارت دەکەم کە هەستاون بە ئەنجامدانی تاقیکردنەوەی سەرجەم پەرستاران کە هەموو 4 مانگجارێک ئەنجام دەدرێت. گرنگی ئەم تاقیکردنەوە بۆ بەرەوپێشوونی پەرستارانە و هەوڵدانە بۆ گەیشتن بەو پێشکەوتنە خێرایی کە لە بواری پزیشکیدا هەیە لە هەموو جیهاندا و ئەپدەیتکردنەوەی توانە و لێهاتوویەکانمانە بۆ ئەوەی بە باشترین شێوە خزمەتی تۆی هاوڵاتیان بکەین. زۆر سپاس.